کورد لە کەرکووک لە لەدەستدانی خاکەوە بۆ لەدەستدانی زمان و بۆنەنەتەوەیەکان. نزیکەی 4 ساڵە زەوی ئیدارەی حکومی و باڵەخانەی حیزبی بەشێک لە ماڵ و موڵکی هاوڵاتیە کوردەکانی سنووری پارێزگای کەرکووک تەنانەت بۆنە و یادەکانی کورد لەو شارە لە دەستی کوردخۆی دانەماوە و بارەگایەکی سەربازی کە ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی کەرکووکە بڕیار دەدات کورد لەو شارە چی بکات لە داخستنی بارەگای حیزبیە کوردیەکان بۆ داگرتنی ئاڵای کوردستان و لەوێشەوە بۆ ڕێگەنەدان بەکردنەوەی ئاگری نەورۆز. دیارترین پێناسەی کەرکووکە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە ئەو کاتە بەشێک لە سەرکردایەتی یەکێتی پێیان وابوو. دۆخی کەرکووک زۆر درێژە ناکێشێت و هەرزوو پارێزگارێکی نوێی بۆ دادەنرێت. بەڵام کەرکووک نەک پارێزگارێکی نوێی بەخۆیەوە نەبینی، بەڵکو یەکێتی لە پارێزگارە بە وەکالەتەکەی ئێستای کەرکووک بێزارە و لە زۆر بۆنەدا هێرشی توندی کردوتە سەر. ڕاکان جبوری کە پارێزگاری بە وەکالەتی کەرکووکە پەرلەمانی عێراق بۆ لێپرسینەوە بانگی کردووە، بەڵام ناوبراو بەهۆی پاڵپشتیەکەی لە نێو حەشدی شعبی کەرکووکی جێنەهێشتووە، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ دەستکراوەترە بێت و نوێترین کاریشی دابشکردنی پۆستەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە بەسەر کەسە نزیکەکانی خۆیدا لە کاتێکدا ئەنجومەنی پارێزگاکان بە بڕیارێکی فەرمی هەڵوەشاوەتەوە و هێزە کوردیەکانیش جگە لە تەماشاکردنی ئەو پاوان خوازیەی ڕاکان جبوری توانای هیچ هەڵوێستێکیان نییە. ڕۆژی 20 ئەم مانگە بۆ کەرکووکیەکان دوو جەژن بوو، هەم نەورۆز و هەم یادی ئازادکردنی کەرکووک لە ڕاپەڕینەکەی بەهاری 91دا بۆ بۆنێەوە بەشەیەک لە هاوڵاتیانی کەرکووک ئاهەنگیان گێڕا و ئاگری نەورۆزیان کردەوە. حیزبی شیوعی کوردستان لە شاری کەرکووک بە بۆنەی جەژنی نەورۆزەوە ئاڵای کوردستانی لەسەر بارەگای خۆی لە گەڕەکی ڕەحیماوەی ئەو شارە هەڵکرد. بەڵام دوا بە دوای بڵاوبوونەوەی هەواڵی هەڵکردنی ئاڵای کوردستان لەلایەن حیزبی شیوعیەوە لە گەڕەکی ڕەحیماوە جێگری فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی کەرکووک پۆلیسی ڕەحیماوای ڕاستپار دەست بەجێ ئاڵاکە دابگرن. ئەم هەڵوێستە هەمان کاری ساڵی ڕابردووی بەبیری هاوڵاتیانی شارەکە هێنایەوە کە ئاڵای کوردستان لە نزیک قەڵای شارەکە نەخشێنرا بوو کەچی بە بڕیاری پارێزگاری شارەکە و لەلایەن پۆلیسەوە ئاڵاکە شێوێنرا و لابرا. لە سەروبەندی سەری ساڵی نوێی کوردیدا باز لەوە کرا کە مەڵبەندی یەکێتی نووسراوێکی ئاراستەی مەکتەبی سیاسی و هاوسەرۆکانی حیزبەکەی کردووە، داوایان لە پارێزگار و ژووری ئۆپەراسیۆنی شارەکە کردووە بۆ ئەوەی ئاگری نەورۆز بکەنەوە و ئاهەنگێک ساز بکەن، بەڵام ڕێگەیان پێنەدراوە. هەرچەندە زوو بە زوو مەڵبەندی یەکێتی ئەو نووسراوەی ڕەت کردەوە و ڕایگەیان شتیوانیە، بەڵام جارێکی ترم بابەتە برینی هاوڵاتیانی کەرکووک بە تایبەت و هەموو کوردی بۆ جارێکی ترکولاندەوە و ئەو ڕاستیەی بیری خەڵکی هێنایەوە کە کورد لە کەرکووک بۆتە پێکاتەیەکی لاواز و بێدەسەڵات و ناتوانێت بەردێک لەسەر بەردێک دابنێت. زۆر کات لە میدیاکانەوە دەبینین هاوڵاتیانی ئەو شارە داد و بێدادیانە بەدەستەم و داگیرکاری و چەوسانەوەی کوردەکانەوە بەدەست پێکاتەکانی تر و ئیداری شارەکەوە، بەڵام ئەوە تا ئێستا لە زۆربەی بۆنەکاندا بەرپرسانی حیزبی و حکومی و پەرلەمانتارانی کوردی پشکی شارەکە هەمان ڕاستی دووپات دەکەنەوە لەسەر دۆخی شارەکە و دانیشتوانەکەی. ڕۆژی 15 ئازار لە ئەنگرانی حەشدی شعبی لە بەردەم بارەگای ئۆپەراسیۆنە هاوبەشەکان دەستیان بە خۆپشاندان کرد کە پێشتر ئەو باڵەخانەیە ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بوو لە کەرکووک. لە ئەنگرانی حەشدی شعبی داوایان کرد بارەگاکە ڕادەستی پارتی دیموکراتی کوردستان نەکرێتەوە کە ئەو خۆپشاندانە هاوکات بوو لەگەڵ هەوڵەکان بۆ گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک. یەکێتی و پارتی لە کەرکووک نەک نەیانتوانی بەرگری لە خاک و سەروەری پارێزگاکە بکەن، بەڵکو بینای نوێی پارێزگا و ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە دەکەوێتە خواروی شارەکە و زۆربەی کارەکانی تەواو بوون لەسەر تابلۆی بینانوەیەکە بە هەردوو زمانی عەرەبی و ئینگلیزی ناونیشانەکانیان نووسراون بەبێ ئەوەی زمانی کوردی تێدا بێت، واتە زمانی کوردی لە ئاستی باڵاترین دامەزراوەی ئیداری شارەکە قەدەغە کراوە. لە کاتێکدا بە جۆرەی دەستوری عێراق نووسراوە فەرمیەکانی عێراق دەبێت لە ناوەکانیشیاندا ڕەچاوی هەردوو زمانی عەرەبی و کوردی بکەن.
کەم نین ئەو کێشانەی ساڵانە بەرۆکی خوێندنی کوردی و کۆلێژی زمانی کوردی لە زانکۆی کەرکووک دەگرن و ساڵ بە ساڵ ئەو بەشە بەمەبەست لاواز دەکرێت و بەرەو لە ناوچوون دەچێت. دەسەڵاتدارانی و کوردیش هیچیان لەدەست نایەت یان هیچیان بە خەیاڵدا نایەت. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە مەراسیمی ماڵ ئاوایی دکتۆر کەمال مەزهەردا باسی لەوە کرد کەرکووکی بوون زۆر زەحمەتە و باجی خۆی دەوێت. ئەم قسەی سەرۆکی هەرێم کاردانەوەی بە دوای خۆی داهێنا و بەشێک لە کەرکووکیەکان نیگەرانی خۆیان لەو قسەیە نیشاندا و پێیان وابوو مادام سەرۆکی باڵاترین دەسەڵاتی هەرێم پێی وایە کەرکووکی بوون زەحمەتە بۆچی خەمێک لە خەڵکی ئەو شارە ناخورێت و ڕۆژ بە ڕۆژ کێشە و گرفتی نوێ بەرۆکی دانیشتوانی ئەو شارە دەگرێت و وردە وردە هاوڵاتیە کوردەکانی کەرکووک دەبنە کەمینە و ژێر دەستی ئەوانی تر و دەسەڵاتی سیاسی هەرێمیش باکی نییە. بڕیارە لە ئۆکتۆبەر ئەم ساڵدا هەڵبژاردننی پێشوەختەی عراق بەڕێوە بچێت و دیار نییە دوو هێزە کوردیە کاریگەرەکەی کەرکووک کەیکێتی و پارتین بەڵێنی چی بە دەنگدەرەکانیان دەدەن بەرامبەر بە دەنگدان چۆن دەتوانن جارێکی تر و لەژێر چ ناوێکدا بانگەشەی کوردبوونی شارەکە بکەنەوە و هاوڵاتیە کوردەکانی ئەو شارە بنێرنەوە سەر سندوقەکانی دەنگدان.